نزیکەی 2 ساڵە لە شاری هەولێر پارەی زبڵ و خاشاک و تابلۆی سەردووکان و شوێنە بازرگانیەکان وەردەگیرێتن و ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای هەولێریش دەڵێت بڕیاری وەرگرتنی پارە تەنها لە هەولێر جێبەجێ کراوە و تا ئێستاش ڕوونیە ئەو پارەیە بۆ خەزێنی حکوومەت دەچێت یان نا. ڕاشی دەگەێنێت پێویستە چیتر ئەو بڕەپارەیە لە کاسبکاران و هاوڵاتیان وەرنەگیرێت چونکە هیچ بنەمایەکی یاسایی نییە. ئەم بڕیارەکە حکوومەت دەریکردووە مەفرۆزە بۆ سەرتاسەری هەرێمی کوردستان تەنها لە پارێزگای هەولێر جێبەجێ دەکرێت کە ساڵێکە پارە لە خەڵک وەردەگیرێت بە ناوی زبڵ و خاشاک و ئەمانە و دەچێتەوە خەزانەی گشتی گوایە کامەش زەی تێبی نییە مەسەلەن ئەمە و پارەی خڕەکرێتەوە بەڵام تەماشا دەکەین خزمەت گوزاریەکان بۆ خەڵک هەر کێشە مەشاکلە تو پارەی زبڵ لە خەڵک وەرەگری لە هەموو دنیا پارەکە لە خەڵک وەردەگری لە پێناو تەنزیمکردنی ژیانی خەڵکە بەڵام ئێوە تەماشا دەکەین کە پارە زبڵ لە خەڵک وەرەگری تەماشا دەکەین ڕۆژانە زبڵەکان دەستێنرێت و دووکەڵەکەشی پیسایەکەشی بەسەر خەڵکەدا ئەدەژێتەوە. لەگەڵەوەی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان بڕیاری وەرگرتنی پارەی زبڵ و خاشاکی دەرکرد بەڵام تەنها بڕیارەکە لە هەولێر چۆتە بواری جێبەجێکردن. ئەندامانی ئەنجومەنی پارێزگای هەولێریش دەڵێن لە ماوەی ڕابردوو کۆمپانیا و کەسانی نەناسرا و سەرپشکراون بۆ دیاریکردنی بڕی پارە و شێوازی وەرگرتنەکەی. بەپێی راپۆرتی ئەوان ئایا ئەو پارەیە بۆ کوێ دەچێت چێ ئەو پارەیە وەردەگرێ و ئەو پارەی کە وەردەگیرێ سوودەکانی بەرامبەرەوە بۆچی بەکاردێنرێ بۆ ینی سوود تا چەند توانراوە سوود لەو پارەی وەربگیرێ و هەوڵش بدرێ ئایا ینی بەڕاستی لە ڕێگەی راپۆرتی ئەو دوو لیژنەیەوە ئێمە هەم لە ڕێگەی ئەو دوو لیژنێشمانەوە بتوانین کار لەگەڵ حکوومەتی خۆجێ بکەین بۆی بتوانین کە ینی بارگرانیەک لەسەر شانی کاسبکار و دوکاندار لابەرین. ئەتیمادی کردێت لەسەر یاسایە کە لە شێستەکان دەرچووە و پەرلەمانی عێراقیش ئیلغای کردێتەوە خۆی پێویستە هەر یاسایە کە لە بەغدا دەستکاری دەکرێت پێویستە لە هەرێمی کوردستانیش دەستکاری بکرێت ئایا وەکو خۆی وەردەگیرێت یاخود هەموار دەکرێتەوە. وەرگرتنی پارەی زبڵ و خاشاک و تابلۆی شوێنە بازرگانیەکان لە هەولێر جیا لەوەی زیانێکی زۆری با کاسبکاران و خاوەنەکانیان گەیاندووە لە ئەمە کاتدا بۆتە هۆکارێکی تری ناجێگیری لە نرخ و بەرزبوونەوەی کە وڵاتیان باجەکەی دەدەن. هەردوو لێژنەی دارایی و شارەوانیەکانی ئەنجومەنی پارێزگای هەولێریش بە پێویستی دەزانن لە پەرلەمانی کوردستان یاسا بۆ ئەو بڕیارانە دەربچێت کە پێشووتر لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە دەرکراون. قارەمان زۆر، کورسات نیوز، هەولێر.